خوایە مەعهد بێ بەڵێن بێ لەم ڕەمەزانەیە چواری ڕەمەزانە خوایە وا من ئەم عهدە لەگەڵ سەیدنا موسایە کە بۆت نەقڵ کردوین خوایە ئەم عهدە ئەدەم من وەکو کرێکار ڕۆژێ لە ڕۆژان نابم بە پشتیوانی ئەم تاغوت و جینایەتکار و دز و جەردە و گەندەڵانەی پارتیوێچێتی خوایە مەعهد بێ خوایە مە پەیمان بێ ئەمە بەڵێن بێ لەگەڵ تۆ خوایە خوایە و پەنجەی شایەتمانە بەرزەکەمەوە و عهدەش بە تۆ ئەبەستم ڕۆژێ لە ڕۆژان جارێ لە جاران بە هیچ شێوازێ بە هیچ کلۆجێ بە هیچ ڕادە و بڕ و شێواز و چۆنێتیەک نابم بە پشتیوانی ئەم تاغوتانی سەرحکم کە ئەو میلەتەکان بێدین کرد میلەتەکان بێنان کرد میلەتەکان زەلیل کرد لەسەرباری ئەوەشەوە زیندانی لاکۆڵان و جەلادی خوێڕی و خەڵکی مجرم بوو بە حاکم بەسەر ئەو خەڵکە مسلمانە داوێن پاکە سەر ڕاست و سادقەوە کە کوردی پێوە ناسرا بوو ئەم تاغوتانە میکرۆبن ئایدزن ئەم تاغوتانە پێویستە لا بچن بۆ ئەوی تۆ بگەڕێتەوە بۆ ئیسلام یا ربی خوایە ڕەمەزانی 1438 ئێمام عهدەمان بە تۆ داوە خوایە ئێمە هەتا ماوین پشتگیری لەم تاغوت و مجرم و ملحیدانە ناکەین خوایە نە خزمەتکاریان نەبین نە ئەبین بە پێشمەرگە نە بە دژە تیرۆریان نە ئەبین بە ئەو دائیرە و دەستگایانەی کە خزمەتیانەکەن لە مەڵبەندەکانیانە بە حرەسیان بە چێشلێنانیان هیچ شتێکیان لە پاراستنیان لە دەستگای زانیاریان خوایە هەمویان بە تاغوت ئەزانین خوایە هەمویان بە جوندی فرعون و هامان ئەزانین خوایە ئەم عهدەمان لێ قبوڵ کە و یارمەتی دەرمان بە بۆی شایستەی ئەوە بین کە پەیامەکەت هەڵگرین